بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارەش هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ. خۆشەویستان ئەم جارەیان ڕوومان کردوتە شارە زوور و لە دێی شیرەمەڕین. گوندی شیرەمەڕ یەکێکە لە گوندە جوان و هەروەها سەرسەوزەکانی دەڤەری شارە زوور کەوتۆتە نزیکی هەورامان و لەشۆ شارە زوور و هەروەها نزیکەی ڕەنگە 3 کیلۆمەترێک لە شارەدەی خورماڵ دوور بێ. بۆ هیوای ئەمڕۆ ئینشاڵڵا ئێمە لە گوندی شیرەمەڕ بەرنمەیەک پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەین کە بەدڵی ئەوەی خۆشەویست بێ. وەکوتیشم شیرەمەڕ گوندێکی سەوزە و هەروەها بە هەردوو ماناکەی زرعات لێراکرێ، هەم وشکەدان دەغڵودان و هەمیش ئەوەی کە ئەوان پێڵەن تەڕەکاڵ یاخود با پێ بڵێن زرعات ئەوەی کە بە ئاوەکرێ. بۆ هیوای ئینشاڵڵا ئەمڕۆ ئێمە بتوانین بە شێوەیەکی زۆر جوان گوندی شیرەمەڕ پیشانی ئەوە بدەین و بە شێوەیەکی جوانیش پێتانی بناسیێنین. فەرموو. کاک عەزیزجان سەلام عەلیکم. وعلیکم السلام ورحمة الله خوا خێر. سوپاس دەکەین. نەگو بەم بەیانی ئەمە چی بوو لێرە پێیا بوون؟ وەڵاوت من داخۆ شتێک بینی بۆ ئاسمان دەیخوای گەورە مەوەفەقت کە ئینشاڵڵا خوا قووەتت بە. ئەمە چییە کردوتە؟ وەڵا ئەمە تورە. تور. ئەم تورە ئەمەی بنکە گەورەکەیە ئەم بچووکەکەیە؟ وەڵێ ئەوەیش کە سەریەیە. سەرکە گەورەکە؟ بۆ ئەو سەرکە گەورە ئەکەن ئەم هینە بچووکەکە باشتر نیە وردەکە؟ ئەو تربچەی بە عمل لە ئێمە نایە چون گەرمەیرە ئێمە زووش کردومانە تربچەکە زوو تەواو بێ و ئەنجاوکی ئەوە ڕەواجیشی نییە. ئێستا ئەم تورەی ئێوە کردوتانە کەی دێتە بەرهەم کەی پێگا؟ وەڵاوە تقریبان هەفتەیە دوایینتە ئایبینی بۆ فرۆشت. کاگە عەزیز ئەم ئەرزانە ئێوە ئەرزی بەپیت دیارن بەڵام بە زۆری بۆچی باشن ینی چیان زۆری ئێوە بۆچی بەکاریان دێنن؟ وەڵا ئەوەی بەراوەکان بێ کاتی خۆی بۆ تەڕەکاڵ بەکارمانێن پەموول و ئەم شتانە گوڵە بە ڕۆژە و بستەوە نەوانە. بەڵێ ئێستا بۆتە گەنم و وشکەدان هیچ تریتیانەوە. ئەی بۆ هین وەکوتە تەڕەکاڵ چی و چی باش چیەکرێ لێرە؟ ئێستا بە زۆری ئەوەی کە بیکە بۆ تەڕەکاڵ هەرم تور و تەماتە و ئەم لۆبیاوبانەیە هیچتر نەماوە. بۆ مەسلەی ئاو نازانم ئەوە چەند ساڵێکە بێ ئاوی تۆزێ تەنجی بە فەلاحەکان هەڵچینیوە تۆ چه ئاوێک بەکارێنی؟ وەڵای ئێمە زۆری ئەمە بەکارێنین ئاوی بیرە اینجا لە دەشت شەمانە ساڵ لەخوا بەزای ئاو زۆر بوو عیبی نیم ساڵ. ئاوی گەنجانی خورماڵ ناگاتە لە ئێوە؟ گەنجانەکەی بۆ بڕ لە فەلاحەکانمانەکە خۆی ئەیرە دوو بەش ئاوێ شیرەمەڕی و وڵەوسێنانی وڵەوسێنانی پەیوەندی بە گەنجانەوە هەیە ئەو وڵەوسێنا وەرێگرێ برە فەلاح ئێمەی لێ لەگەڵ گیاڵک و ئاوای حاجی و تەکیە. ئەوەی کە لە گەنجانەوە دێتەوە ئەم بە جۆگە دێوە نیە؟ هەڵە جۆگەی چیمەنتۆیە هەمووی. باشە. خەڵکی ئاوایەکە حەز لە زرعاتەکەن؟ نەوەڵا حەسەس ڕازی حەزی لێ ناکەم. باشە وەڵای لە شارە زوورە بی بە قورئان زرعات نەکەی نازانم چی ینی ئەی چیەکەیت؟
ئێستا شارە زۆر و شار و ئەمانەوەکو یەکی لاتەوە موچە خۆرە و با پرسیاری ئەوکەم با بزانم تۆ ئەمە هەر بۆ زەوقی خۆت و بۆ خۆشی خۆتێکی یا هەر عنیفت ئەمە هیچ شتێک یادیا بۆ خۆمیش بۆ فرۆش نەگەی بەڵام هەر خۆشە تااقت نییە لە ماڵەوە هاوینان بەتاڵم داوامشتمان نیێتر دەیخوا گەورە سەلامەتێکایش هەڵا بەرەکەدار بێ یاخوا بە خێرێوانی چا خۆش حاڵم بەخێر بێنێ کاکە بێرون سەلام عەلەیکم. عليكم السلام ورحمة الله يخاف بخير بين سرچاو سپاس دەکەین کاکە بێرون تۆ خۆ گوندەکەتان ماشەڵڵا ئاودارە بۆ تویان ناوناوە بێرون والله اوان لدايكو باكم برسي باشتر ڕاستە باشە چیەکە ئێستا خەریکی چی بووی والله خريكي او ديراني باخم باغ یا زرعات هردو كان زرعاتي شو باخيش ئەمە کە ئێستا ئەوتەیە چی بوون اما او بامية اما شان داري هنجيرة باخي خومان زۆر چاکە تۆ با بزانم حەزت لە زرعات و باخداری ئەو شتانەیە والله حزم نيتي انا والله بلى با بزانم تەمەنت چەنە کاکە بێرون من 8 ساڵ حەفە ساڵی خوێندنیش لەگەڵ ئەم ئیشایەکەیت بەڵێ خوێندنی شەکەم لەگەڵ ئەم ئیشانە خوێندنی شەکەم زۆر باشە شارەزایی لە باخداری و لە زرعات ئەو شتانە هەیە والله تقريبا شتێک فێر بووم ئاو دێران باشترین کات بۆی کە ئاو بدێری چ کاتێکە یان بەیانیان یان شەو ئەو کاتانە باش ئێستا لەوانەیە خەڵک بپرسێ بۆچی بەیانیان زوو یاخود شەو بۆ ئەو کاتە باشە لەبەرەوەی لە کاتی ئەو کاتانە کاتی گەرمانین کاتی گەرمایش ئەو ڕستقەیان ئەو باخەیان ئەو کشت و کاڵە بۆقی هەیە وەکو چۆنە بڵێ بۆق دروستەکە هەم هەڵم دروستەکات و بۆ دارەکە خراپە تۆ پێت خۆشە ئەو زرعاتەی کەن دێراوەکانی دێرەوەغە بێ یا دێراوی تر بێ وڵای ئاوا بە گۆل بێ ئاسانترە بۆ من ئاخر دێرەوەغە بێ یەک جارێکیتە سەری بۆ خۆی ڕاو دوایی گریتەوە ئەمی ژوایە ئەمیش هەر لەسەر ئەکەیتنێ و لە خوارە دەرەچی لە زرعاتە حەزت لە چی بەرووبوومێکە حەزەکەی چ بەرووبوومێک باشە تۆ حەزی لەکەی وڵایی بەرووبوومەکان بەعام من لەگەڵ هەمویانە علااقاتم هەیە ئەناوانە بامێڕنی ناخۆش نییە وڵای زۆر ناڕەحەتە بەرەوەڵە بۆچی ناڕەحەتە بامێ ئاڵۆشی هەیە ئەی بقی ناکە بە دەستکێش و ئەوانەوە بیکەی ئاڵۆشەکە هەر کارێت بە دەستکێشەوە بیکە ئەبێت بەڵام بامێکە بدا لە هەر شوێنێکی تر و یەکسەر ئاڵۆشەکە و دەستەکە بخورە با بزانم ئەم ئاوەی ئێستا ئاوی پێ دێری باخەکەی پێ ئاو دێریەکەی با بزانم ئاوی ئەو سەرچاوی سەرەوە یا بیرە وڵا ئاوی سەرچاوەکەی ئاوی سەرچاو بڵێ ئاویکانی کاکە هاوکار بەخێر بیت سلامت بیخوا بیخ کاک هاوکار ئێستا مەڕەکانت هێناوە بۆ ئەودان بەڵێ بەیانی سعات چەند دەرت کردوون وڵا سعات 6 سعات 6 ئێستا لەبەرەوەی پوشە خۆن حتممە زوو توینوان بەڵێ سعانەوەی بخێت سەر ئاوەکە دوای ئاوەکەن جا چیلێکی دوای ئاوەکە ئیشەڵای بین بڕۆ خوارد بۆ سەوزی ئەم بۆم دەشتی شارە زورە باشە سەوزی زیان نییە هین نییە ناچێتە زرعاتی خەڵکەوە نانا باخێن بدەین خی ناو باخو هەندێک زرعاتیش هەیە مەسەنەوەکو شوێنێکەگەر بێستان وشتی لێکرا بێ ئێستا بەسەر چووە دەتوان بیکەن ئەوانەشەوە ناوەڵە ناوەڵا ناتوانێت خاوەنەکەی خۆی بڵێ ئێوە مەڕەکان نابنە کوێستان و ئەوانە هەر هەمیشار لێرن هەر لە ماڵایە بڵێ مەڕ تۆ پێم بڵێ ئێستا بەرانی تایە بڵێ ئەی ئێستا هیچ مەڕەکەیە ینی بە ئام ئاوسەیە شیری تایە مەڕمان هەیە 3 مانگە بەرانی گرتو هاتە بەران باشە ئەوەی ئاوسە کێ ئەزێ وڵا لە مانگی دا ئاخیری دە مانگی 11 ئاوە ئەگە زوو بەرانگرێت باشە تو پێم بڵێ تۆ گەنجێکی حەز لە شوانیەکەیت بڵێ ینی شوێنی پێ خۆش بڵێ پیاوی خۆتی مرتاحی
تۆ پێم لە تۆ شوانی خەڵکی یاهری خۆتان وانی خۆمانم نەخوا بەزیاوی الحەمدلله ئەی بابزانم خوێندن چیت کردووە وڵای خوێندن دەرچوون بۆ پۆلیدە ینی خوێندنەکەشەکە ئێستا پش بەخوا بەڵێ سەلامەت بێ. ئەی تو ئێستا بیان بێ بۆ خوارەوە بۆ ئەو با بڵێن بۆ لام سەوزی ئەوانە کە ئەم بیتەوە بۆ ماڵەوە وڵا ئێوارە سەعات 6 و ناوە دیسان پرسیارەکە بکەمەوە مەڕ ئێستا ئەدۆشرێک وای تێ هەیە کە بدۆشرێت زوو بەرانگرێ بەڵێ بەس زوو بەران ناگرێت باشە ئەی ئەگەر کاتێک کە ئەزێ کاتێک کە بەرخەکەی شیرە دەم بە بەرخەکەی هیچ ئەی دۆشن نا ئەبێ بەرخی بخوا لە مانگی 4 و 5 بەرخی فرۆشە و کاتی دۆشی لە بڕی گوانی خراپ نەبێت باشە ئەگەر ئێستا ئاوە بیبن بۆ ئەو شاخ بۆ ئەو چوانی سەرەوە مەڕ بۆ ئەوێ ناخۆش نییە چکە مەڕ زۆر بۆ ناشێت بەڵێ بۆ لەبەر سمی هینە بێ تووشینی عیلەتە بێ بەڵێ ئەی باشە ئەگەر کاتی باران و کاتی تەڕی ئەو پەرێزانش زەرت لە سمی نایەنانی قوڕ و شت بچێتە سمەکانیان تووشی شەرکەیەەکە بەڵێ دەی کاکە جانیاخوا سەلامەت بی دەست خۆش بێ خی گەورە لە ش ساکەین سەلامەت بێخوا حتممە نەبێ گۆچانەکەشت بەمەوە دەست خۆش چاوەکە جاران لە گوندێکی وەکو گوندی شیرەمەڕ کە بۆ ئاژەڵداری زۆر شوێنێکی گونجاوی هەیە هەم بەشی خوارەوەی شوێنێکە کە سەوزایی و شوێنێکی ئاودارە لە پشتیشەوە ڕەنگە زۆرینەی چیاکە پاوان بێ یاخو شوێنێک بێ کە بۆ ئاژەڵداری زۆر گونجاو بێ لەبەرەوە لەوانەیە بەدایان ڕانی تیا بوو بە هەزاران سەر حیوانی تیا بوو بێ بەڵام ئێستا لە شیرەمە ڕاگەر ئەوە جەڵەبێک حیوان ببینی جەڵەبێک ئاژەڵ ببینی بەلاتەوە سەیر و هەروە پێت خۆشە ئەڵەی لانی کەم شکور لەوێ ئەوەندە ئاژەڵداریە ماوە. کاک نووری جان سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه. کاک نووری بە لەم سەرچاوەوە یاخود باڵێن لەم چاوگی شیرەمەڕەوە دەست پێ بکەین ئەم چاوگە هەر خۆی شتێکی سروشتیە خواکردە با بڵێن کانیوشتە یاخود وەکو بیر و ئەوانە وایە. پێشێکی بەخێراتنتانەکەم بەخێراتنی تەلەڤیزیۆنەکەتانەکەم بۆ گوندەکەمان ئاوادان بێ گوندەکان شتێکی باشە بەنسبەتی پرسیارەکە تۆ ئەم سەرچاوی ئێمە ئەمە سەرچاوی گوندی شیرەمەڕە سەرچاوەیەکی خواکردە بڵین بیر بێ یا شتێک بێ ئەمە سەرچاوەیەکە هەر لە قەدیم زەمان و ئەم سەرچاوە هەیە و ئێمە وەکو ئەم گوندە سوودی لێ وەرەگرین هەم بۆ خواردنەوە هەم بۆ فەلاعەتمان بۆ شتانە باشە مادام سروشتیە با بزانین ئاوەکەی کارێزە یان هەڵقوڵینە بە شێوەی هەڵقوڵین ئاوەکەیەتە دەرەوە بە شێوەی هەڵقوڵینێت دەرەوە کانیە ئەم پێڵین کانی پێناڵین کارێز چونکە ئەمە هەڵقوڵە لە ئەرزۆ هەڵقوڵێتە سەر کارێز نییە تەواوە دەست خۆش کاک نووری با لێرە بچینە ناو مێژووی گوندی شیرەمەڕ با بزانین مێژوێکی قەدیم و دێرینی هەیە. بەڵێ مێژووی گوندی شیرەمەڕ خۆی ئەم وڵاتە ئەگەر باسی ئاوەدانیکەی لە وڵاتە ئەم وڵاتە ئەتوانین بڵێن هەر ئاوەدان بووە پێشتش ئاوەدان بووە بەڵام بەنسبەتی ئاوەدانی شیرەمەڕۆ خۆی ئێمە ئەشەتی سیانین لە عێلی جافین سەر بە تیرەی جافین
بەنسبەتی ئاوادانکردنەوەی ئەم جاری کە خەڵک جیێنیشتە بوو تایە بەڕسمی گەڕتو بۆ سەرەتای 900ەکان لەبەرەوەی لە 900ەکان یا پێش 900ەکان بڵین ئەم ئەلجافە جافداریە کە جافۆین باو باپیرانی ئێمە ئێلداری زۆر نیشتەجێ نەبوون بەڕسمی بەڵام مەکیتر لە دوای 900ەکانەوە بڵین کە نیشتەجێ بوون ئەم شیرەمەڕیان ئاوادان کردوت و هەتا ئێستا هەر ئاوادانە لەخوا بەزیابێ ئێوە کەوتونە بناری با بڵێن بناری سووریا توزان بناری شارە زۆر نزیکن وازانم شتێکی ئۆتۆتان نەماوە بچنە ناو ئەوەی کە پێک دڵێت سنووری هەورمان با بزانم ئێوە شارە زورین هەورامیتان تایە یا هەر مەسەرم بۆ نمونە با بڵێن گوندەکە بەهینی خۆی ماوەتەوە بە سروشتەکەی کە سەرەتا دروست بۆ سروشتی ڕابردووی خۆی گوندی شیرەمەڕ بناری شارە زورە بناری شارە زورە و نزیکە لە چیای سوورێنەوە و ئەم دیانەی پشتیشمان لە ئێڵان پێوە ئیتر هەورامان دەست پێ ئەکا هەتاکو ڕۆتەوە تەوێڵە و بیارە و ئەوە گەڕێتەوە بۆ ئەولاوە پشتیاڵە بجە بڵێن نەخێر ئێمە هەورامێنین ئێمە جافینستانین شارە زورین زۆر باشە ئەی با بزانم ژن و شخوازی ئەوانە لەگەڵ هەورامیەکانە هەیە زۆر ئارەوەڵا باشە ئەمە هەر لە بابی سوحبەتی شاو ئەوە با بزانم کاریگەری کامیان زۆرترە ینی با بڵێن ئەگەر ئێوە ژنتان خواست بێت لە هەورامان یان کستاندا بێ بە هەورامیەکان کامیان زووتر دیالێکت و زمان و شتەکان فێربوون یا بەسەرەن لە ڕووی جلوبەرگ و ئەوانەوە کاریگەر بوون پێی خۆی هەورامی یەک سفەتی تایە بە هەردوو زمانەکە قسەکە بەڵام شارە زووری ئێمە ناتوانین بە هەردوو زمانەکە قسە بکەین جا لەبەرەوە ئەوان زیاتر زووتر لەگەڵ ئێمە ئەگونجێن ئێمە بە حکمی ئەوەی کە زمانەکە ناتوانین زۆر وەکو ئەوان پێی بدوێن لەبەرەوە تۆزێ لەوان بڵێن دوورترین بەڵام ئەوان لەگەڵ ئێمە ئەوان بە هەردوو زمانەکە قسەکەن هەم بە کوردەکە قسەکەن هەم بە هەورامیەکە قسەکەن باشە کاک نووری بابزانم ئێوە لە شاخی سوورێن کوتمان نزیکن ئەم شاخەش تاکو بەرەبەرەی ڕاپەڕین ساڵی 91 و ئەوانە پێشمەرگەی لێ نەبڕاوە ئەبێ بابزانم چ کاریگەریەکی لەسەر ئێوە هەبووە ئەم گوندانم بەهۆی ئەوە چونکە ئەم گردەگڕە وازانم ڕەبایی پێوە بوو لەوێ چ قەڵاوە ڕەبایە هەبوو ئێوە چۆنتان هەڵەکرد لەو کاتە وڵا شیرەمەڕ ئەتوانین بڵێن لەبەر ئەوەی لە هەشتاکانە لە سەرەتای هەشتاکان تا ئەخیری هەشتاکان بڵێن ئەو 10 ساڵە لەبەرەوەی دیتر نەبوو لە پشتمانەوە ئەمە بانیشار و ئامورە و هێڵان پێ ئەمانە داگیراون حکوومەتی بەعس لە 79 دایگرتە مەجموعە بەڵام ئەم دێ ئێمە مابووە ئەم دێ ئێمە مابووە ئیتر هەموو زەختی پێشمەرگەی ئەو کاتە لەسەر ئەم شیرەمەڕە بوو بابزانم بۆم چکە ئەو کاتەی هەر کەس لە با بڵێن شۆڕژ نزیک بووە لە پێشمەرگە نزیک بووە ئیلا مەشاکیلی زۆرە بوو بابزانم شیرەمەڕ هیچ جار شەڕی تیا بووە وێران بووە چوزام سووتێنراوە شیرەمەڕ ئەرە وڵا هەموو ڕۆژێکی شەڕ بووە نەک بڵێ چەند جار هەموو ڕۆژێکی شەڕ بووە لە شیرەمەڕە جا ئێمە ئەو کاتانەی کە مناڵ بووین ئەنوو زوو بەنانی ئێوارە بخۆین ئستا تەقە دەست پێەکە یعنی درژیانەکەمان ئاوە بوو بەڵام لەگەڵ ئەوە ئەو کاتە وەکو ئیسان نەبوو ئەو کاتە خەڵک بە ڕۆحێکی کوردایەتی خزمەتی پێشمەرگی ئەگرت یعنی ئەتوانم بڵێم هیچ خەڵک ئازارێکی پێ نەگەشت بەو هەمووە زەحمەت و شەڕ و شۆڕ و تەقە و ئەمانەوە هیچ خەڵک زەحمەتێکی پێ نەگەشت ئێمە لە 83 شەڕێک بوو لە بینی پێشمەرگە و حیزبی باسا بڵێن حکوومەتی عراقیە ئەم سەدەی ئاوەی کە تۆ ئەبینیت باوکم ئەو کاتە مختاری شیرەمەڕ بوو ئەو کاتە تەلەفۆن و ئەم شتانە نەبوو لە ناوە جوابیان بۆ نرد وتیان یا ئەبێ شیرەمەڕ چۆڵ بکرێ پێشمەرگە چۆڵی بکە یا هجوومی بۆکە حکوومەتی عراق هجوومی بۆکە چەند دەبابەیەکی ئاورد بوو لەسەر جادەکان لەسەر ئەو جادانە دای نابوو ئەیتر ئەو کاتانە مەفرەزە بوو جاش بوو بڵێن جاشەکان
جوابێکیان نردبوو ئەبێ شیرەمەڕ پێشواگە چۆڵێکا باوکشم بەیانی زوو من مناڵ بووم دوای کەوتم چوو هەتا ماڵ کاگە حەمە بڵێن حەمە حاجی محەممەد ئەوان لە بیناکان نبوون جێگرێکی حەمە حاجی محەممەد ناوی مامۆستا دڵشاد بوو ئەو زمانە کاگە حەمە خۆی لێرە نەبوو ئەو ڕۆژە وتی مامۆستا دڵشاد ڕژەتان لێکم دیەکەمان بپارێزن چۆڵێکن وتی ناتوانین قیخە علی چۆڵێکین لەبەری ئەگەر چۆڵێکین ئەما کوژن پشتوە ڕوتمەنی ئەمە ڕوتمەنی بۆ هەمووی ئەوان ژوجوم ماتووە بەردێگە وتی ئەمە ناتوانین چۆڵێکین ئێوە محاولەکەن خۆتان دێگە چۆڵکن ئەتی باوکشم کە بەناو ئەوەیە هاتۆ بۆم بەرەوسەر بە خەڵکی وت دەرچن لە دێ دەرچن لە دێ کاکە باتیان نەچین ئیتر لە یەک دوو مەجال کراوە بۆ خەڵکەکە خەڵکە ڕۆشت بەرەو حکوومەت ئەوانش هاتن ئەم ئاوایان وشک کرد ئەم سەد و ئاوایان وشکرد لەم سەدا دامەرزیان ئەم سەدا ئەچێتە خواری دیەکەمانەوە دامەرزان حتا هەر بەیانی سعات هەشت بە تۆپ و تیارە دای لەم دێ حتا مەغرب نتوانی بگرێت زیاتر لە 3-4 جاش و جێشی نابوو ئەمان 20 وەرگە بوون باشە کاک نووری ئێستا تۆ وەزم ئەنجومەنیشی لێرە اینجا باسی ئێستا بکەین با بزانین هەر دوا بە دوای ڕاپەڕینەکە ساڵی 91 یەکسەر ئێرە ئاودان بۆەوە بەڵێ زۆر باشە ئەی ئێستا با بزانین ئێستا چەند ماڵە بێ ئێستا حالیان 75 بۆ 80 ماڵی تێ بەدایمی بەڵام خۆی ئەگەر سەیری کوی گشتێکی 300 ماڵ 350 ماڵ لەو ناوایە لە دەوری 350 ماڵایە بە هەموویەوە بەڵام ئێستا ئەوەی کە جێنیشتێ لە دیەکە 75 بۆ 80 ماڵ نهێنیەک هەیە لەمەیە کاک نووری نازانم بۆچی ئێستا ئێوە زۆر نزیکە شارن ینی خۆرماڵ باوەڕم وایە 2 کیلومتر و 3 کیلومتر لەتان دوور باش 3 کیلومترە باشە قوتابخانەتان لێ نزیکە چوزانم مستەشوا هەیە جادەی قیر لە ناو هێنا ماشەڵڵا ئاودارە شوێنەکەتان هۆکار چییە دیەکی وەکو شیرەمەڕیش ینی خەڵکەکە تیا بەر نابێ و ینی بەشێکی زۆری ڕۆکاتە شار و شارۆچەکە وڵی هۆکاری سەرەکی ئەوەیە ئێمە دەوڵەتێکمان نییە کە ئەوەی ئێمە فەلاعین خۆی ئەوەی لە لادێت دانیشت نیشتەجێ لادێ بوو یعنی فەلاع جا کە ئێمە ئەم فەلاعەتە کە ئەەکەین حکوومەتێک نییە دەسەڵاتێک نییە قانونێک نییە ئێمە ئەم برومان بۆ سەخ کات و ئیتر تۆ کە زەرعاتیەکەی ساڵێ زەرەر 2 زەرەر 4 زەرەر 5 زەرەر تااقەتی لێ نامێنێ کە تااقەتی لێ نامێنێت چیەکەی کابرا ئەگەر سا لێرە زەرعاتێک نەکاو ئاژەڵداریەک نەکاو پێڕۆتە شارەکە لە شارەکە هەم مەسروف کەمترە هەم ئەتوانم بڵێم ژیان خۆشترە هەم لەوێت لەوانەیە بتوانێت ئیشێ بکە بەڵام دیەکە هەر ئەوەیە دیەکە خۆی ئەوەی کە لە لێدە دانیشێ هەر 2 سێش لەبەر ئەتوانێت 2 سێش بکە یا فەلاعەت بکە یان مەڕداری بکە یان ئاژەڵ وڵاق بەخێوکە بڵێ وڵاقی ڕژ بەخێوکە کاک نووری شارە زوور ئێستا ئەرزەکانی جاران بە زۆری ئەکرا بە یا بە وشکەدان یا بە تەڕەکاڵ دەکرا نازانم ئەکرا بەشتی تریژ مەسەلەم بستە هەبوو لۆکە هەبوو نازم ئەلم بابەتانە هەبوو توتن هەبوو بەڵام ئێستا بەغداری زۆر زیایی کردووە لەکەیەوە ئاوا ینی با بڵین خەیاڵیان گۆڕاوە بۆی کە باخش بنێن ئایا بۆ باغداریش ئێرە شوێنێکی باشە خۆی ئەگرێکی دەوڵەتێک بوێ شتەکە ڕستەکە بۆ ساقاتوە باشترین شت فەلاعەت چووکە فەلاعەت دووسێ سفەتی چاکەی هەیە یەکەم ئەو کەسی کە فەلاعەتەکەیە کە ئەگەرێکی ساوەکو کاتەکانی زوو وا بواە تەنیا بستە 10,000 کرد تەنێ لۆکە 10,000 کرد بۆ نمونە یا تەماتە و سەوزە ئەمانەتە کرد لە شارەکە ڕەواجی بوو ئەفرۆشرا بۆت ئەمە هەم خۆت فەلاعەکە ئیسفادەیەگرە هەم ئەو کەسەی کە سیاری پێ ئیبر بۆ شارەکە ئیسفادەیەگرە هەم ئەو کەسەی کە ئەی کڕی توجارە پێمان پێیانە و توجار بڵە منە ئیسفادەیەگر هەم ئەیدا بە دەوڵەت ئیسفادەیەگر بەڵام ئێستا ئیمڕۆ ئەمە نەماوە ئەمە نەواوە ئەوەی زەرعاتەکەی سفرە کەواتە بابزانین ئێستا ئەو خەڵکەی لە شیرە مەڕاماوە بابزانین ئەوان بە چی ژیانە بەڕێواچێ وڵی تر ئەوەی کە لە شیران مەڕاماوە ئەتوانی بڵێ خەڵکەکە لە سا هەفتای معاشخۆرە معاشخۆرە ئەوەشی کەمێن تۆ ئەو نسبەکەمەی ئاوە تااقەتی خەریکی ئەم باغداری و زەرعاتە بێت هەچۆنێ بێ پێ بژی کاک نووری بابزانین ئەوە چەند ساڵێکە وشکە ساڵیە وشکە ساڵیش بۆ خۆی بەشێک بوو لە
ئەوەی کە خەڵک گوندەکان بەجێ بێڵێ بابزانانی ئێستا شیرەمەڕ ئەلحەمدولله لە ڕووی ئەوانەوە بێ مشکلەیە ئەم ساڵ تۆزیە باشە لەخوا بە زیابێ ئەم ساڵ تۆژیە باشە بەڵامێکی پارۆکە و پێرارەکە هیچ ئەومان نەما ئەمە کە تۆی بینی زیاتر لە 50 باخما بۆ سەر بڕۆ ناکەم 5 باخماوی ئەوەی ئیتر لە 2010 بۆ 2090 و 2021 بۆ هۆی وشکە ساڵی ئەم سەرچاوی ئەوە کە تۆی ئێستا ئیبینی پارەکە ئەو نە ئاویتیانەما بڕا بۆ دیەکە 2 ئینج ئاویتیا بوو بەس بەشی دیلێمەکانی ماڵەکانێکش ئەو بەسەرە نەک هەمووی بەسەر هەر بلیسمال بیسمال بیسمال ئاوە باشە کاک نووری ئەی با بزانین نازانم ینی باسی ئاژەڵداریت بۆ کردین کوتت بەشێکی خەریکی ئەو ئاژەڵداری و ئەوانەیە لە ئاژەڵداریە با بزانین زیاتر تالبی حیوانی وردن یاخود ڕەشەوڵاخ و جاری وایە ماڵە گەڵەمە کاکە من مانگایەکەم بەسە زیاتر ئەوە کە نیام حەزیان لە حیوانی وردە خۆی ئەم وڵاتی ئێمە هەر شیرە مەڕ ناوی خۆی بەخۆیوێتی خۆی ئەمە شوێنی بەرداریە لە ئەسڵا ئەگەرێکی خەڵک بێت ئینتاجی بێت ئەمە باشترین وڵاتە بۆ مەرداری بەڵامێکی ئیمڕۆ ئەوە نەماوە ئەو ئینتاجە نەماوە ئەو خەڵکی قەدیم نەماوە نەوەڵا ئێسا خەڵک زۆری بە وڵاقی مەشغوڵە کابرا 3-4 سەر وڵاقەکڕێ بۆ ژیانەکەی خۆی بۆ ماسەکە و بۆ دووەکە و بۆ کەریەکە و بۆ ئەمانەی خۆی و تەواو زۆر باشە با بزانین دەیەکانی دەور و پشتان هاو سنوورن لەگەڵ کامە لە گوندەکان بڵێ ئێمە بڵێن ڕۆژهەڵاتمان یاڵان پێ بانی شارە سەرۆمان ئەمە تەکیە ئەوەی حاجیە خۆرەمان گێڵەکە کاگە هەمەی حاجی محمە گوڵەخانە لەو ڕوانگەەوە بێ مشکلن لە ڕۆی سنوور و ئەمانەوە خوا بە زیابێ ئەوە تایسا هیچ مشکلێکمان نیە ینی دەکرێت بڵێن ئەنجومەنێکی بێسەرێشەی جەنابێت وەڵا لەخوا بە زیابێ خۆشەویستان جاران ساڵی چەند جارێک ئەبواە ئاژەڵ حیوان خوێ بدرێ جا شوێنێکە بوو شوێنێکی تایبەت کۆمەڵک بەردی تەختیاندا ئانا بەردی لووسیاندا ئانا دوای خوێیان نەکردە سەری بۆەوەی حیوانەکان بێن با بڵێن خوێیەکە بخۆن بەڵام ئێستا ئەوە چەند ساڵێکە شتێکی تر پەیدا بوو ئەوش بەردی خوێ هەر بەردەکە بۆ خۆی خوێیە ئێستا ئەم بەردەیە بینن بەردێکی زۆر سەختە ئەمە هەر لە باتی خوێیەکە کە دایەنێن ئاوها حیوانەکە بە زمانەی لێسێتەوە و وەروەها وەکو با بڵێن هەر خۆی خوێیە بەس وەکو بەرد شکێنراوە و دانرێ بۆ حیوان لەبەرەوە بەڕاستی یانێ ئەمە سەکار ئاسانێکی زۆرە ئەوها بە چیلۆ یاخود باین دەیفرۆشن و خەڵکی ئەوانەی کە ئاژەڵیان هەیە حیوانیان هەیە دەیکردن و بۆ حیوانەکانی دانێ کاک مشید جان سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته بخير سر سرچاو سپاس دەکەم کاک بشیر با بزانم جەنابەت لە گوندی شیرەمەڕە لەدایک بووی بەڵێ قوربانگیان لە گوندی شیرەمەڕە لەدایک بووم با بزانین ئەو سەردەمەی کە تۆ مناڵ و مێر منداڵ بوو شتت بەبیر دەهات ژیانی ئەو خەڵکە چۆن بوو بەچی بەڕێوە ئەچوون ئەو ژیانەکە لە ئێستا چوو یاخود با بڵێن جیاوازی زۆر بوو والله بینی عەرز و ئاسمان جیاوازی بوو شتێک بۆ گەڕمەچەند نەبێ بە خاڵی لەسەرمان کاتی خۆی مەسەلا لە دێهاتەکانی لادەی ئێمە مەسەلا خەڵکان کە جژنە هەر لە مزگەوتانانیە نەخوارد ینی بۆ نمونە پیاوێک لە لای ئێمە خۆ عافی کە یەخۆ تۆز ئیمکانەتی باشتر بوو قاپێ فاسۆلیای لێما بوو ئەوەی کە لە خوانەکەی ماوە فەقیری بۆ هیچ کەسێک عیبنی پیاوێک مزوری بوو مەسەلا مزورەکە کە خوانەکەی هاوڕۆ ئێمەش چەند گەنجێک لە تەمەنی منە 6 کەس لەسەر قاپێکاوی ساوین قاپی حجرەی مزگەوتیان پێ ئەوت بەڕاستی کە ها خەریک و قاپەکەشمانە خوارد بە فاسۆلیەکەەوە ینی ئەمە لەگەڵ ئەم زروفای ئێستا خەڵگوای لە هاتووە برا ئازیزەکەی من تەنیاک بە کەوچێکەوە گەر گۆشتێکی ئەوەکەی تای خۆت و فاسۆلەکە دەدووە ینی ژیانی ئیستا لەگەڵ ئەوسا هەر زۆر زۆری فەرقە بەرەوەڵە با بزانین لە ڕووی خانوبەرەوە ئێستا تۆ سیرێکی خانوو هەمووی کۆنکرێتە کاشیە هەمووی سەقفە با بزانین خانوبەرە ئەو کاتە چۆن بوو
خانوبەرە بە ساقی چاوەکەتم کابراایەک بوو لای ئێمە مچە ئێرانیان پێوت خەڵکی ڕوانسەر لەمەی باوکی و پێوە بیناسێ مەسەلا کە ئاهای لێرە بە تەنەکە و بەدار مەسەلە داری خاصە کرد و دوو تەنەکەی لێ بەست و ئەم جۆگەیەمە ئاوەکە دوور بوو ئاوێ برد و قڕێشە لای یەک دوو ڕۆژەوەی هەور دیواری موریان پێوت مور تێگەی برا گەورەکەم ئەو هۆسا بە دوو سێ کرێکارە مەسەلە تاوەکو بە 15 20 اینجا ئەو خانەی ئاو دەدارڕا بۆ خەڵ باشە کاکەیتر مەحاولە بکەوت دار لەم لاو چنا لەو لاو کۆمەڵی ئەشکاڵی بۆ کۆکەرەوە کەوتوی دارڕای بکە بەڵام هەرە وەزێک بوو لە ناو خەڵکەکە هەرە وەزێ لە ناو خەڵکەکە بوو ئیتر لەوە لە قاڕام و گیا و غەزە بێن هاور بۆ سەری و بە قوڵمی خۆڵەکە هەڵەکەنیا و بە خاکەنەت گڵێبانی کرا بنیادی ئەو خانە ئابە و شێوە دروستەکرا بەڵام خانوویەکی تەبیعی بوو بۆ هاوین فێنک بوو بۆ زوسان جەوێکی گەرمی بوو مەسەلا خەڵ باشی تایە ژیا بزانین لە ڕووی تێکەڵی و سیلەی ڕەحم و ئاگا بوون لە یەکتری و بە تەنگیەکەوە هاتن و ئەو کاتە ئەوە چۆن براکەی من وەکو عەزم کردی هەروەزێک کاتی خۆی لە لەدەکانە زۆر بوو مەسەلا جەناب و چوار تەنەکە گەرم بوو تەنیا لەنگایەکە بوو دوو لە ڕووی جەنابتەن دوو لە ڕووی فەرژێن بێ لە ڕووی مەجلیسەکە خەڵکێک مەسەلا دوو گاسێ گای بۆ چوو گایەکێدا بە کابرا تا ئەچوو گەرمەکەی کرد بە ژێری عەرزە و مەسەلەکە ماڵ و مناڵەکەی پێی بژی یا مەسەلا داری خانۆکەی ئەشکا یا دیوارێکی ڕخا ئەو خەڵکە هەل کەم و کەس لە حەنای خۆی ئەچوون ڕانە کرد ئەو ماڵە و هاوکارێکی زۆر باشیانە کرد تاوەکو بنیادی ئیشەکان بۆ ئەنیاوە ئەوەنە هاوکارێکە بە قەوت بووە مەسەلا کە جژن ئەهایتی کاکە نان ئەخوریا و کاتی ماڵ لە ماڵ گەورە و بچووکتی ئەەکە و گردن مازاک و جژنە پیرۆزیان لە یەکە کرد بە دڵێکی خۆش و بە دڵێکی پاک و ساف و نەکۆکوی سا بڵێ مەرحەبا لە دڵ شتێکی تر من لەگەڵ خەڵکە ئەو کاتە لە تەمەنی ئێمە ئاوا بوو بەساق با بزانین لە ڕووی ئەو ژیانی خەڵک ینی ژیان ڕاستە سادە بوو زۆر سادە بوو ئەندازەیە قورساییشی خۆی قورسایی هەبوو چونکە ئێستا بۆ منە بۆ جووت دەبووە بە گاز جووت بکەی وانە ئێستا تراکتۆر هەیە بۆ دوورینەوە بۆە بەداست بیکەی ئێستا توزانم ئەم هەموو وەسال کەرنت و نازان فڵان فیسال ئەم هەموو شتە هەیە با بزانم ئەو کاتە ئەم دەشتی شارە زورە کە دەشتێکی پان و بەرینە چۆن جووتەکرا چۆن ئەدورایەوە دەغڵودان بە عەرزی جەناب بکەم مەسەلا پیاوێکی وەکو باوکی ئەو پیاوە ئەگەر چل دۆنم عەرزی بۆیە هینی مابوو بە 3 ساڵبەری نەکە و تکرار کردو بکرێ بە زەرعات بۆ فریان نەکە و تراکتۆر نەبوو وەسایل نەبوو مەسەلا وەکو عەرزم کردی هینی وابوو گایەکیشی نەبوو هینی وابوو لنگایەکی بوو کەسێکی تر هاوکاری ئەکرد باشە برا گەورەکەم مەسەلا گەنمیان ئەکرد و جویان ئەکرد و نیسکەکرا بەپێی توانا و نۆکەکرا بەپێی توانا وەکو کابراوتی و مەرەزە ئەکرا مەرەزەیەکی هەرەوەز بۆ دێکە مەسەلا کە هەموو کەسی سوادی لێکرد تاقان لە بێ ئیشای تر خەڵ خۆی ئیتوانی گۆلەکان بۆڕێتەوە و دەغڵەکەی ئەبێنێتە بەرهەمی سوادی لێ بکرێت بە شتێکی عام و جەماهێری ئەکرا مەسەلا مەرەزەکە بەڵامی تر لەوەلا وەکو عەرزی جەنابم کرد ئەو مەسلەی هەرەوەزە زۆر باش بوو بۆ خەڵک ئەوە نەبوو خەڵکۆک و کابراوتی ئابم شێوە جلی و بەرگ و ژیانێکی خۆش و هەموو شتێکی بێ ئێمە دەیەکی هەفتا ماڵ بووین مەسەلا دوو لە ڕووی جەنەتەن باری هێسترێک بەفرمان بۆ هاي لە بانی بنۆکەوە باشە کاکە گیان ئەم 6 ماڵە ئەوای هەرێکی ئەوە سۆڵمان بەرکەوتای بۆنە ئەو ئاودۆ نانێک و پێوە بخوادایە تێگەی ئازەکەی من ئەمە نەبوو ئیسا ئەنوا ئۆشکالخوانی بڕسەلاجە و مجەمیدە و هەموو شتەکانی پڕکردەوە کاتی ساسی خواشی لەسەر ناکەین ژیانی ئەو کاتە بە سادەی ئاوا ڕۆیشت خەڵ تەماتەی وشکە کرد بامێ وشکە کرد بایجانی وشکە کرد ئابەوشەوە تەمینی زوستانی کرد بۆ شلەمەنیەکەی بە بڵێن ئێوە وەکو عەشیرەت جافن جافیش وەخت خۆی جافداریان پێوت با بڵێن هاتوو چۆ و گەرمان و کوێستانیان دەکرد بەس با بزانین شیرەمەڕ لەوەتەی هەیە هەر خۆی ینی خەڵکەکە هەر لە شوێنی خۆی نیشتەجێ بووە والله ئەزانی چۆنە ئایزەکە من تۆ ئەگەر ملا حەزب بکەی مەسەلا تۆ سەرکەیسا منم سەرجادە و هاتم خەریکە بۆشایی لە جادەکانە نامێنێ بەڵام کاتی خۆی دیەکی وەکو شیرەمەڕێمە لەوانەیە کەسێک بە لە دەست بوو بێ بۆی ڕێکەوت بێ شیرەمەڕی ئەوەدان کرد بێتەوە بەڵام وردەوردە ئەم میوانەکە ئەو میوانەکە ئەو قەومەکە و عەشەرتەکات و نیشتن بۆ یەکو کۆمەڵگایەکیان دروست کردووە تێگەی ئایزەکەی من بەنیسەتی دێهاتەکان و بەڕای من ئابە و شێوە دروست بوون شیرەمەڕ ئێمە لە چەند بنەماڵێکی سا پێکاتوە هەچەنە جوانی ناوبردنی بنەماڵەکان ئێمە هەمومان برایەکین و کەسی یەکین و خۆشەویستی یەکین تاواکەری یەکین ئابە و شێوە بنیادی دەکان نراوە ئەزانی چی ئێستا ئەگە سیرەکەی لە گوندەکانە مەگەر چۆنها دوو لە ڕووی جەنابتان دوو لە ڕووی جەماعەت ینی مەگەر چۆنها گوێ درێژێک مابێ بەڵ ئەو کاتە ئەم هەموو وڵاخە بەرزە و ئەم هەموو ئێستور و چوزانم ئەسپ و ماین و نازە ئەو لەم بابەتانە شیرەمەڕی ژوا بوو
برا گەورەکەی من ژیانی ئێمەش ئاوا زۆر سادە بۆ کاتی خۆی ئێمە کامان نەگەشە بەکەر و ڕشکە دوو لە ڕووی جەنابتان دوو لە ڕووی جەنابتان خۆی سەردەمەکە ئەو سەردەمە بوو مەسەلا کاکە هیچ وەسایی لێک نەبوو دوو لە ڕووی جەنابتان بەکەر و بەگا گێرە ئەکرا کاکە ئەکوترا مەسەلا بە سێلک شەن ئەکرا و وەرزێری فەقی 6 ڕۆژ دەبەر ئەو خۆرە چاردەکەیەکی هەڵدا تۆزە سێوەرە کرد تا خی گەورە باەکی شەمەڵ بنادای و دەخڵودانەکەی سوور کردایە دەخڵودانەکە سوورە بوو مەساوەکو پێم وتی هەرەوەزێک بوو بەیانی جەناب و خەرمانەکە هەڵاگەر دەگەنج 12 گەنجی ئاوایی بەپێی ئینکانەتی خەرمانە گەنمەکەی کابرا ئەوەنە گوێرێژی لە گالەکە لا ئادا چون بارەکان بارە کرد و لەگەڵیان هەوت و چاڵ و تا گەنمەکان ئەگەتە چاڵ لەگەڵ خاوەن ماڵەکە هەرەوەزەکە ئابە شێوە بووە مەنسەتی کاکێشانەکە عزم کردی ڕشکە بوو مەسەلا بابزانم ئەو کاتە ینی خەرمان هەبووە ماڵە خەرمان بوو کۆکراوە لەسەری کرا بەڵێ کە گەنمەکەی لێ جیاکراوە کرا هۆڕۆ هاتە کریا چاڵ ئەماوە کاکەی ئەوەی خۆی توانە ئینکانێتی بۆیە عیب نەبێ دوو جۆر ڕشکەمان بوو ڕشکەی دووتایی ڕشکەی یەکسەری ئەگەر خۆی کرێکی وایە بەکەرەکەی خۆی کێشەی لێ کرد ئەگەر کەریش نەبایە کۆمەڵی خەڵکی لەم چواردەوڕەمان ئیشارەتی با پێ نەدەین مەسەلا خاز لە بێ ئیشیکاری خۆیانە بەکەر و بە ڕشکەی خۆیان و هاتن لێرە کاکایانە کێشە بۆ خاوەن ماڵ تاوەکو کاکیان بۆ کۆکرد و بۆیان نەکردەکان بەکەر و بە ڕشکی خۆیان و خەڵکیش ئوجرەی عەزێتەکەی پێدان. حاجی سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. دەنگ و باسە تەندروستی شکر باشی باشم لە خوا بەزیاوی. الحەمدوللا. حاجی بابزانین تەمان تۆ حەجت کردەوە نیە؟ بەڵێ. لە ساڵی چ ناچووی بۆ حەج؟ وەڵا بیلزەبت بەزازام 2003 بوو. خی گەورە ئینشاڵڵا لێ قبول کردبێ و ئینشاءڵڵا بە حەجی قبولەوە هاتوویتەوە. بابزانین دا حاجی تۆ بە مناڵی و ئەوە لاوێتی لێرە بووی؟ بەڵێ. باشە. ژیانی ئێستا و ئەو کاتە فەرقی زۆرە؟ وەڵا فەرقی زۆرە ژیان ئەو کاتە بەڵێ خۆش بوو دڵخۆش بوو خەڵک تێکەڵی زۆر بوو کەسایەتی زۆر بوو ئیسا ئەوانە نەماوە. ئەی قورسایی ژیان ئێستا ژیان زۆر ئاسان بووە ئەو کاتە هەموو شتێک بەدەست بوو ئەو کاتە ژیان قورستر نەبوو لە ئێستا بەرە وەڵا قورس بوو ژیان بەز ئەو کاتە ژیان خۆش بوو بەڵام ئیسە یانی خەڵک مەسەلەی دارایی و بوون و ئەشتانە ئیسە باشە. ئیسا برا ئەو کاتە بخۆ ئەو نە زەحمەتمانە کێشاد و لە ڕووتیانی گەنمە بڕیاگا گێرەمانە کرد بەکەر بەگا ماوەیە دوایەوە ینی چان و مەکینا خەڵکیشی پێ کرد ئیتر بەداس وشت درەوە کرا خەڵک خۆی عیلەی زۆریە کریا ئەوەی کەسی نەبواە کرێکاری بگرتایە ئەوەها. ئیشی ئافرەت ئیشی ژنان بابزانین ینی لەگەڵ لە تەنیش پیاوانەوە لەگەڵ پیاوانە جاروە زیاتریش بوو ینی تۆ لە مناڵداری و لە هەندێک ماڵ و مناڵ و میوان و ئەمانە بابزانین ئەی ئەو کاتە ینی چۆن ئاوا ژیانتان بەڕێ کرد ینی وەکو ئێستا هەتا هینی شواوان وەکو ئێستا کاکە خان وەکو ئێستا نەبوو ئاسانکاری وەکووانە ئێستا نەبوو بابزانین ئەو کاتە ئەو ژیانەتان چۆن بەڕێ کرد؟ ئەو کاتە خانووی بچووکمان هەبوو بەخوا دەشتمان کردووە مەڕمان بووە مانگامان بووە لەگەڵ پیاوە ڕۆشتوین پاچە کۆڵەمان کردووە ینی پەمومان چنیوە بستەمان هەڵکەندەوە پاکمان کردووە ئیتر ئەوان چەند ئیشیان کردو ئێمەش بە دوایانە بووین ماڵیشمان بەخێو کردووە ئیمجا بەخوا پێشمەرگە لەناو بۆ ڕۆژی وا بۆ دوو سێوەز بە پێشمەرگەمان بەڕێ کردووە. ڕاستە ئەوەش هات وەختی خۆی پێشمەرگار عرفەن مثلا چوزانم تیپێکە هات مەفرەزەیەکە جا 50 کەس بووە 100 کەس بووە بەسەر دەیەکەیە تەوزیعیانە کرد ماڵی وا بوو 4 بەرەکەوت 5 بەرەکەوت ئەوەش هەر بۆ خۆی ئیشێکی تر بوو. ئەرە بەخوای شێتر بوو تۆ هەزاریش وایە میوانەکە بێ ئەو بەڕێ کردای بەلای ئەوە بچوایی ئیتر نانە بە دروست کردای خزمەت و کردایە ترسەکەیشی هەبوو. ئەرە وەڵا لەوانەی نووری مناڵتر و بەخوای مەل ئالێرن خاالەیە هەبوو لە هینی پێڵێن ئەم چەقلاوا و گردی گۆوانە ئەندای لەبەر قەناس ئێمە پێشتر ئالێرە خانومان بوو خانوێکی کۆن بوو ڕێک ئالم شوێنی تاو پیاوەمان دانیشت و لەو گردی گۆوە قەناسی هاکدا ئالێرە یعنی یەک تۆز لێمانەوە دوور بوو لە بینی هەردووکمان و کە بیان بینای پێشمەرگاتوە ئیتر یەکسەر ئەندای نەبەر قەناس. باشە بابزانم هەندێک ئیشی ژنان هەبوو وەختی خۆی تەون کردن و
توزانم گوریز دروستکردن و جاری وا ڕەشماڵ دروستکردن و ئەوانە لە ناو شیرەمە ڕاوەختی خۆی هەبوو. وەڵام من دایکی خۆم کردوێتی خواافریکا لەگەڵ مردیتەوە بەس من خۆمەوەم نەکردووە بەڵام گوریسم گرتووە چیخم گرتووە یعنی زمانەی خۆشم حەسیرم گرتەوە خوشکێکمەی ئەو فێری کردم لەگەڵەوە ئامان گرت ئیتر ینی من ڕەشماڵ و هۆڕ و تەوە شتانە من نەکردەوە بەس دایکم کردوێتی مناڵ بووم سەیرمە کردووی بوو. خواردن ئەو کاتە خواردنیش بۆ خۆی بەشێک بوو لە ژیانی ئینسان و ئەوان با بزانین چ جۆرە خواردنێک ئەو کاتانەی کە ڕەنج زۆر بوو ماندووبوون زۆر بوو دەبووە خواردنێک بخۆی کە تۆزێ لانیکەم قوتت پێ هێزێکت بەبەر بکاتەوە چ جۆرە خواردنێک زۆر بوو خواردانەی سەنە بۆ خواردانانە بووتەوە برنجی کوردی هەبوو ئیتر بەخوا مەسەل زستانان مساوەرە خورا شەلم مەخوریا دۆی ناخوریا ئیتر هاوینانیش خەڵک برنجی کوردی بوو تەماتە و بامی و ئۆشتانە ویتر خۆی مەڕی بوو مەڕێکی سەرە بڕی بەرخێکی سەرە بڕی بە هەفتە و بە 15 ڕۆژ بە لێ خوارد. باشە حەجی با بزانین مهین چۆن بەخێوە کرا مناڵ چۆن بەخێوە کرا ینی تۆ فەلاحەت دەکرد ئەم مناڵات چۆن دەبووە بیبێ بۆ سەر زەرعاتەکە بۆ بیبێ بۆ سەر خەرمانەکە مناڵە بەری ئەو کاتە زۆر قرس نەبوو گورە بەرەوەڵا بەخوا مناڵمان بردووە لە دەشت ئیتر دوو دارمان هین کردووە و شتێکمانداوە بەسەریاوە کوشاڵی نێشتێ بێشکەی لە ژێرا بۆیتر خۆمان ئیشمان کردەوە پاچە کۆڵەماناتەوە گەرە مناڵە گریاوی هاتوین مەمکمانداویا تەرمۆزە و شیروشتمان بۆ بردە و شیرێکمان بۆ کردووە تا سعاتێ خەوتوی هەرەوەنە ئیتر ئابا مناڵمان بەڕێ کردەوە کاتی ئێمە زۆر باشە کەواتە با بزانین ژیانی ئەو کاتە یاخود باڵۆن دڵی ئەو کاتە خۆشتر بوو یای ئێستا وەڵای دڵمان خۆش بۆ کاتە بەخوا من خۆم هەر لەسەر ئەم سەکۆ حازریە لەم ئەرزی کاگوێنسا لەوانەیە نووری مناڵ بۆ تووتنمان کردووە باوکیان ڕۆشتە بۆ گەڵاشکێن ینی هەموو شتێکم ئامادە کردو بۆ ێوارە ماگام دۆشی و عیب نەوێ وڵاخم بەستۆتەوە لێرە مناڵم داناوە لەم سەر سەکۆجێ ێوارم داخستۆ هاوین تەبان ڕۆشتم باری لەگەڵا بارکەم و دوو گۆلی شمشکانەوە تۆ بارەکەم لەگەڵا بارکرد هاتوومە لەسەر ئەم سەکۆ یەک ڕست پێشمەرگە دانیشتووە لەگەڵ ئەو کوڕەمانەسە شەماڵی ناوە مامەسایە بێەوەی لەگەڵ ئێوە ئیتر یعنی یاریان بۆ کردەوەی امتیانە خوشکەوە ماڵ ئێوەی بەڵە خێراتنم کردن و وەڵام چۆن ئەم ناڵەوە بەجێشتە وڵاتم ئەرزەکەمان نزیکە ڕۆشتم لەگەڵ پیاوەکە بارکەم و ئەو بێنێتە خۆم پێشتراتومەتەوە ئیتر ئەوانم بەڕێ کردەوتیانەوتم هەرچی خوا داوێتی وەتاندانێم بیخۆن. بەڵە خۆشەویستان لەو کاتەوە کە من بەرنامەی ئاوەدان بێ پێشکەشەکەم کۆمەڵک گوند هەیە کە ماشەئەڵڵا مزگەوتەکانیان زۆر خۆشە زۆر گرنگیان پێداوە و ئەروە جگە لە خۆشەکی زۆر پاک و خاوێنە ئێشە لەو مزگەوتانی کە ئەمڕۆ لە بەرنامەی ئاوەدان بێ لە گوندی شیرەمەڕ ئەیبینین مزگەوتی شیرەمەڕە کە بەڕاستی مزگەوتێکە مزگەوتێکی تا بڵی تایبەتە یەک پایتایە کە لە کاتێکە مەساحی مزگەوتەکە گەورەیە. مامۆستا ئاسۆ سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام کاکویان بەخێر بەسەر چاوم سپاس دەکەین جەنابەت ئەزانم مامۆستای قوتابخانەی مەکتەبی خوا خێری بنووسێ کە جەماعەتەکەشیان بۆ ئۆکێ ئەوەش ئینشاءڵڵا ئەوەش لە لایشی ترەوە هەر خزمەتێکی گەورەیە ئینشاءڵڵا مامۆستا لەگەڵ مزگەوت و بەرەو مزگەوت و تەمان مزگەوت چەندێک جوان بێ ئەبێ بە عیبادەتیش ئەوەی تر جوان بێ لەگەڵ عیبادەتەکانە بزانین خەڵکی گوندی شیرەمەڕ چۆن بەڵێ بەخێراتتانەکەم کاکویان بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتانەکەم بە تایبەتی بەرنامەکەتان بەرنامی ئاوەدان بێ زۆر سوپاسانەکەین بۆ بەسەرکردنەوەمان وەکو هەر گوندێکی تر وەکو هەر شوێنێکی کە عادەتەن سپاس بۆ خۆیانمەش لەگەڵ جەماعەتە هەین بەڵام ڕێژەکە دیاری کراوە کەم و زیاکە بەڵام سپاس بۆخوا خەڵکەکەمان لەگەڵ جمع و جەماعەتە هەیە هەموو فەرزەکان خەڵکێکی باشی لێرە نوێژەکەین تر بە پێ ڕێژەکەیە بە حکمەوەی لادێە و خەڵکی ئیش و کاری هەیە و ڕۆژانە لەسەر ئیشە سپاس بۆخوا باشە خراپ نییە. هەندێک لە گوندەکانی ئێمە بەداخەوانی وتاری هەینیان نییە خوتبەیان نییە بە بابزانین مزگەوتی ئێوە مزگەوتی گوندی شیرەمەڕ مامۆستای تایبەتان هەیە خەڵتیبتان هەیە و هەفتانە لێرە وتاری ئاینی خوێنرێتەوە بەنسبەت مامۆسای گوندەکەمانەوە بەڵێ مامۆسامان هەیە بەڵام بەداخەوە بەس جمعان لێرەیە مامۆسال ناومانە ناژی ئەلبەتە وش هەلومەرجی خۆی هەیە و ژیانی لە هەڵەبجەیە مامۆساتە هەمانەیە خەڵکی گوندی بەڵخەیە بەس ڕۆژانی جمعان تێ و تارەکەمان بۆ داوە ڕوایتر دوای ئەوە کۆمەڵی گەنجی سپاس بەخوا لێرە سەرپەرشتی مزگەوتەکەکەین و پێشنوێژی شتەکە هەمووی مەزبوطە سپاس بەخوا بەڵام وەکو مامۆسای مەزبوط بەردەوام هەبێ لێرە نیمانە تەنها بۆ جمعانیە جمعەکەمان بۆکە و جەمانێڵێ گەورە مەفەقتان کە ئینشاءڵڵا ماشەڵڵا ئێستا هەموو گەنجێک بای ئەوە کە مەسەلەن بۆن منە جمعە بکە جەماعەت بکە
هەندێک جار ئامۆژگاری بکە هەندێک جار هەتا ئەگەر مامۆسا ئامادە نەبێ و تاریش بات الحەمدوللا لەو گەنجانە هەیە ئینشاءڵڵا خی گەورە ئێوەش مۆفەقکە و لەشتان ساغ بێت سپاس کاکوێن دووبارە بەخێر من سەر و سەرچاومە عەزەتان گەشە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله خۆشەویستان بەم شێوەیە دەگەینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە گوندی شیرەمەڕ کۆتاییەکەمان لا مزگەوتە زۆر جوانەکەی گوندی شیرەمەڕە چۆن ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان کۆتایی پێهێنین لە ساڵی 2017 گەنجێک کە هەستەکە ئەم گوندە پێویستی بە مزگەوتە لەسەر ئەرچی خۆی بە شێوێکی زۆر جوان مزگەوتەکە دروستەکە و لە کۆتایی مزگەوتەکەیە بەبێ ئەوەی ناوی هەبێ بەبێ ئەوەی کە لە کردنەوەی مزگەوتەکە لە ئیفتتاحەکەی بەشداری بکە لە دەرگاکەوە ماڵ ئاواییەکە و ئیتر نایەتەوە ئەو خێری خۆی کردو و ئینشەڵا خێرێکی باشیش ئینشاءڵڵا تاکو ئەو مزگەوتە نوێژی تیا بکرێ ئەبێ بە سەدەقەی جاریە و ئینشاءڵڵا خێریش بۆ ئەوە نووسرێ هیوادارین تەمەناوەکەین کە ئینشاءڵڵا ئەم جۆرە خێرە لە کۆمەلگای ئەمە نەبڕێت چونکە کۆمەلگای ئێمە فێری ئەم جۆرە لە سەدەقە و خێر و خێراتە بۆیە زۆرینی مزگەوتەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە دروستکراون لێرەوە ماڵاوایتان لێکین سوپاسانەکەین کە تاکو ئێرە لەگەڵمانە بوون سوپاسیش بۆ کاک نووری کامڕۆ خانەخوێ ئێمە بوو زۆر ماندوومان کرد و خی گەورە پاداشتی باتەوە و خواتان لەگەڵ